ئەم مەراسیمی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت کە ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی بێگومان هەمیشە دەستگای میدیایی کورسات لە کار و هەنگاو بیرۆکە جوانەکانی ئەو جێگایانی کە هەمیشە کارێکی جوانیانێ کارێکی تایبەتیانێ بۆ خزمەتی تاکەکانی کۆمەڵگا هەمیشە بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێت بۆ ئەمڕۆژ بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات مەراسیمێکی زۆر تایبەت بۆ ژینگە پارێزان و باخەوان و کرێکارەکانی شارەوانی سلێمانی سازەک دێت. بێگومان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر چەند چالاکیەکی هونەری و مەراسیمێکی ڕێزلێنان ئەبەخشێتە ژینگە پارێزان و باخەوان و کرێکارەکانی شارەوانی سلێمانی. ئەو کەسانی کە لێرەیە ئەیبینن لێوێنەکانە دیارە ڕاستە بەشێک لە هونەرمەند و کەسایەتیەکان و تیمە تایبەتەکانی شارەوانی سلێمانی لێرەن لە هەمان کاتە جێگە دەست و جێپەنجە و هێز و بازوو ئەو کەسانی کە ڕۆژانە ماندوو ئەبن ماندوو نەناسانە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵەسن بۆ جوانی و پاکی ژینگەی کوردستان کە هەمیشە ئەگەر هاتوو جێگەدەستی ئەوان نەبێت ئێمە ناتوانین ژینگەیەکی ئاراممان هەبێت ژینگەیەکی جوانمان هەبێت یاخود بە تەندروستی بتوانین تەواوی ڕۆژەکەمان بەڕێ بکەین بۆیە دەستی هەوڵ و ماندووبوونیان ئەکوشین کە هەمیشە ماندوو نەناسانە توانیوانە لەسەر پێکانی خۆیان بۆ سن و ژینگەی کوردستان بپارێزن بۆ ئەوەی بە تاواتی زانیاریەکان وەرگرێن پێم خۆشە بچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم خاتونەوژین محەممەدم لەگەڵا بێت خاوەنی ئەم بیرۆکە جوانە. خاتونەوژین سپاس و ئامادەبوون سلااو لەبێت هەربا لەوە دەست پێ بکەین. خاتونەوژین ئەم بیرۆکەیە چۆن بوو کە بیرتان کردەوە ژمارەیەکی یەکجار باش لە ژینگە پارێزان و باخەوان و کرێکارەکانی شارەوانی سلێمانی بە خۆشحاڵیەوە لێرە ئامادە بن هەستەکەم کە ئەوەی کە لە ڕوخساریانەوە ئەیبینم هەستەکەن کەسانێک پێیان ئەزانن خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشن. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕێی من ئەرکی هونەرمەند ئەوەیە کە بەردەوام لەگەڵ هەموو فئەکانە بیر بکاتەوە بێجگە لە کارە تایبەتەکەی خۆی بە بیرما هات کە ئەم ژینگە پارێزانە ساتێکیان نییە کە تایبەت بێ بە گوێ لە مۆزیک بگرن یا توانای ئەوانە بێ بچنە لایڤ مۆزیکە کۆ گوێ لە مسقا و گۆرانی بگرن و ماندووترین فئەی ئەم پارچەیەشم بەڕاستی لە سلێمانیا تۆ گەر دیقەت بەی پێم وابێ فترەیە لەمەوە پێش مشکلەی پاکردنەوەمان هەبوو هەفتەیەکمانیان گرت و هەفتەیەک پاک نەکرد ئەم شارە خەریب و تووشی شتی خراپە بوو نەخۆشی بڵاو ئەبەوە ئەو بوو بیرم کردەوە چوم بۆ لای لەیلا خان لێرەوە منەمێ سوپاسی لەیلا خان بکەم کە زۆر بە حەماسێکی جوانەوە گوێی لێگرتم هەر عینەن دەقە قەراریە کە بیرۆکەکە جێبەجێکرێ پێم وابێ هەمووی هەفتەیەکە دە ڕۆژە خەریکی بیرۆکەکە بووین و ئیتر هەتا ئامادەکاری بۆ کراوە تا گەڵاڵە کرا بە سوپاسەوە کورساتی ئازیز کە هەردەم لێرەوە پێم خۆشە کە کورسات خەریکە بەردەوام ببێتەوە کە ئەبێتەوە بە دەنگی هەمووان کە ئەڵێن کورسات دەنگی هەمووانە کە من لە ماشەکەڵم دەنگی هەمووانە یەکێک لەم هەمووانە دەنگی ئەمانەیە. ئەم مرۆڤانە گەورن ئەم مرۆڤانە جێی ڕێزن ئەم مرۆڤانە جێی ئەوەن کە بەردەوام تەقدیر کرێن شار بەمانەوە پاک و جوانە لەبەر ئەوە کە بیرۆکەکەم بۆ هاو مناقەشەمان کرد لەگەڵ لەیلا خانە ئەوانش زیاتر لە من متحمستر بوون بە هیوان توانی بێتم بۆ ساتێکیش بێ دووریان خەمەوە لەو ئەرکی ڕۆژانە و ئەو شتانەی کە ڕۆژانە ئەیکەن ساتێکیان هەبێت تایبەت بێ بەخۆیان دەست خۆش کۆمەڵێک پەیامی زۆر جوانت خسەڕ و خاتونەوژی پێمان بڵێ چالاکیەکانی ئەمڕۆ چییە کە کۆمەڵێک میوزیکی زۆر جوان چەند چالاکێکی هونەری لامان کاتە خەڵاتی ڕێزلێنانیش ئەبەخشنە سەرجەمیان لە پای ئەو خزمەت و ماندوون و دەست و هێز و بازووی تەواوی ژینگە پارێزان و باخەڵم. ئەمڕۆ بۆی جەوەکە هەمووی وەکو خۆیان بێت دوو هونەرمەندی ئازیز کاکە هەردی و شنیارخان کار بە جلوبەرگی ژینگە پارێزیەوە و هەم ژانیارەکانیش بە جلوبەرگی ژینگە پارێزەکانەوە یەنە سەرشانەوە بیرمان کردەوە کە ئەوەش میکسێ بێ لە بینی ئەوان و هونەرمەندەکانە گروپێکی هەڵپارکێ بە هەمان جلەوە نمایشێکی هەڵپارکەیەکەن بیرۆکەی من وابوو وتم کە پیرترینیان کە ژینگە پارێزە لەگەڵ گەنجترینیانە بە خۆشحاڵیەوە شارەوانی و لەیلا خان توانیان اختیاری ئەو 25 کەسەکەن بەڵام لەبەر کەمی کات ئەم 25 کەسە بێنە سەرشانۆ مەسافەی وەختەکە زۆرەکات دوانیان چواریان دێنە سەر شانۆ خەڵاتەکە وەرەگرن هەموو یۆری گرتووە 25 کەسەکە لە شارەوانی وەرگیراوە بە سوپاسەوە لەیلا خان کردێتی و خەڵاتەکەیان وەرگرتووە خەڵاتی ئەو دوو نێوانی ئەو تەماناکە کۆنتترینە پیرترینیان و گەنجترینیان هیچ پەیامێکی ترماوە لە کۆتای ئاماژەی پێ بکەیت؟ وەڵاهی پەیامەکەی منەوەیە بە هیوام هەموو بەڕێوەبەراتەکان هەموو وەزارەتەکان لە کۆتایی ساڵە
ئەگەر لایەنە مادیەکەش نەبێت لایەنە معنەیەکە سوپاسی ئەو کارمەندانی خۆیان بکەن یەک دنیا بەڕێوەبەرایەتی کەمانەیە کە خەڵکی زۆر دڵسۆزی تایە خەڵکی زۆر جوانی تایە هیوایان لا دروستکەنەوە ئەم خاکەمان خۆش بێ کە خاکەکەمان خۆشی نیشتیمان زۆر زۆر جوان و ئاوایانترە بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ زۆر زۆر سپاس بۆ خاتوو نەوشین محەممەد هونەرمەند کە کۆمەڵێک بیرۆکەی زۆر جوان پەیامی جوانی خستە ڕوو لەسەر تەواوی ئەم مەراسیمەی ئەمڕۆ جایسا خاتوو شنیار نەجیبم لەگەڵا بێت وەکو هونەرمەندێک بەزانین چۆن توانێتی لەم مەراسیمەیە بە جلوبەرگی ژینگە پارێزانەوە ئەوێت پەیامێکی جوانی ژینگە پارێزی و ئەو کەسانی کە لە شارەوانی سلێمانی کارەکەن بزانین چ پەیامێکە خاتەڕۆ خاتوو شنیارەگەت بێتە لای من سپاس بۆ ئامادەبوونت سلااو لێبێت هەربا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ جلوبەرگێکی زۆر تایبەتت لەبەرایە ئەو هەستی تۆ چۆن بوو کە بیرت کردەوە لەم مەراسیمەیە و بەبەر چاوی تەواوی کارمەندانی شارەوانی سلێمانیەوە بتوانی لە مەراسیمەیە بەشدار بیت طبعا ئەوە شەرەفێکی گەورەیە بۆ من کە بتوانم خزمەتێکی بچووک بەوان بکەم ئەوە هیچ نییە لە چاو ئەو ماندووبوونانەی کە ئەوان بۆ ئێمەی ئەەکەن حەزم کرد جلەکانم وەکو ئەوان بێت هیچ جیاوازیەکمان نییە و لەگەڵ ئەوانە خۆم بیکەستم هەستێکی زۆر تایبەتمێ ناتوانم دەری بڕۆ دەست خۆش بێ بێگومان هەمیشە جوانی و پاکی ژینگەکەمان بەدەست و هێز و بازووی ئەوانە و جوانترە بێت و ژینگەکەمان تەندروست ئەبێت خاتوو شنیار چ پەیامێکت هەیە بۆ سەرجەم هونەرمەندان یاخود بۆ سەرجەم ئەو کەسانی کە بوون منە لە دام و دەستگاکانە کەسێک کارمەندێکی شارەوانی کار ئەکات پێیان بزانن بە هەوڵ و هیمەتەکانیان بزانن کە ئەوان هەمیشە جێگاکان پاگەکەن و ئێمەش هاوکاریان بین لەگەڵیانە یاخود لە ڕێگەی ئەم چالاکیانە بتوانن ناو بەناو چالاکیان بەڕێکخەن ئەم چالاکیانە زۆر زۆر زەرورن و هونەرمەند بەڕای من هەر ئەوە نییە لەسەر شاشەیە گۆرانی بڵێ یاخود حەفلەیەکی گەورە بکات ئەمە پێویستە ئەمە مرۆڤایەتیە ئەمە چۆن ئەوان ژینگە پارێزنەمە ژینگە پارێزیە ئەمە مرۆڤ دۆستیە ئەمە خەسبە لەسەر هەموو هونەرمەندێک با بڵێم خەسبە چونکە ئەمە ئازایەتی نییە ئەمە ئەبێ ساڵانە ئەم چالاکیانە بکرێت و ئێمە هاوکاری ژینگە پارێزان بین چونکە بەتەنیا بەوان ناکرێت زۆر ماندوو ئەبن ئێمە لەلایەن خۆمانەوە نێڵی ژینگەکەمان پیس بێ ئەرکەکە بۆ ئەوانیش کەمترە بێت من چاویان ماچەکەم و سەری ڕێزی نەوازش دانم بۆیان زۆر سپاس بۆتەکانت بەخێراتی سپاس بۆ تۆ سپاس بۆ خاتوو شنیار نەجیبیش کە کۆمەڵێک گوتەی جوانی خستە ڕوو پێشکەشی تاوی ئامادەبووان و ئەو کەسانی کرد کە هەمیشە لە خزمەتی ژینگەی کوردستانان جایسا پێم خۆشە دوامیوانم وەرگرم کەسایەتیەکە ژینگە پارێزە هەمیشە یاخود ڕۆژانە لە جێگاکەی خۆیەوە تەواوی جێگاکان پاگەکاتەوە ئێمەش پێویستە هاوکاری بین و هەمیشە لەگەڵ یانابین بۆ ئەوی هەمیشە تاکەکانی نێو کۆمەلگە تەندروستیان باش بێت کاگەکرم لەگەڵ مابێ کاگەکرم بێتە لای من سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ تۆ پێم بڵێ هەستی تۆ چۆنە کە ئەمڕۆ لەم مەراسیمەیە لەگەڵ تەواوی هاوکارەکان تا لێرە ئامادەن کەمێک ساتێکی خۆش لە گۆرانی و میوزیک گوێلەگرن لامان کاتە پێزانینێکی تایبەتان بۆ کرێت کە لەم مەراسیمەیە بەشدارن زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسی دەستگای میدیای کورسا دەکەم ئێمە بە خۆشحاڵیەوەکەوە بەشداری ئەم مەراسیمەکەین ئەرکێکی نیشتیمانی و نەتەوایەتیە کەوا ئێمە وەکو ژینگە پارێزێک بەشداریەکەین ئەرکی سەرشانمانە بە هەموو لایەکمان کەوا ژنگەی ئەرکی سەرشانمانەکەوا بە هەموو لایەکمان ژنگەی شارەکەمان وڵاتەکەمان بپارێزین بە خۆشحاڵیەوە داوا لە هاوڵاتیانی ژەکەین هاوکارمان بن چونکە هیچ شتێک بە تەنیا ناکرێ ئێمە دەستخۆشی لە هاوڵاتیانەکەین لە زۆر ئیشا هاوکاریان کردوین زۆر سپاسانەکەین کە ئێوەش ئێمە بەسەرەکەنەوە بە تایبەتی ئێمە لە هەموو ناحەیەکەوە گرفتمان زۆرە مەناعاتمان هەیە بەس هەرچەنەکەین لە دڵی خۆمان نادایانین بۆ ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان چاوەڕێی ئەو سروشتە و ئەو جوابین کە دەرومان لێ بکرێتەوە جوابێکی ئەسیحیمان بنەوە زۆر سپاسانەکەین کاگەکرم لێرەوە بۆ شاشەی کورسات پێمان بڵێ پەیامێکی جوان بگەێنە بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە ئەچنە جێگاکان شوێنە گەشتیاریەکان بتوانن ئەو جێگەی کە لیدا ئەنیشن پاک و خایەن ڕایگرن بۆی هەمیشە مرۆڤەکان تەندروست باش بڵێ ئێمە بە هاوڵاتیانەڵێن هاوڵاتی خۆشەویست لەو شوێنەی کەدا ئەنیشن لەو شوێنەی کە سەیرانی خۆتانەکەین
زۆر مەمنونتانە بین خۆڵ و خاشاکی خۆتان بکەنە علاقەکەەوە هەندێک لە ئەرک و ماندووبوونی ئێمە کەم بکەنەوە سپاسدانەکەین. زۆر بەخێرهاتی سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ میوانی سێمیشم کاک ئەکرم کا بەڕێزیان و کوژینگە پارێزێک ئەمڕۆ کۆمەڵی گوتی جوانی هەم بۆ هاوکارەکانی خستەڕۆ هەم بۆ هاوڵاتیانی خۆشەویستیش کە بتوانن هەردوو لا بێکەوە هاوکار بن لە پاراستنی دیمەنی جوانی سروشتی کوردستان و پاگراگرتنی تاوکو هەمووان بتوانین تەندروستیمان باش بێت. پاشکەمێکی تر مەراسیمەکە دەست پێکات بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم مەراسیمە بەڕێوە دەچێت کە هەمیشە بێگومان بیریشمان نەچێت خاتو لەیلاوەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەر لە کاری جدیان بۆ خزمەتکردنی تاوی تاکەکانی کۆمەڵگە و پێشکەشکردنی خەڵاتی ڕێزرێنان پێیان لە پای خزمەت و هەوڵ و ماندووبوونەکانیان بەڵێ مەتاوی زانیاریەکان بوو کە بۆ بینەرانی خۆشەویستم گواستەوە ئەگەڕێمەوە بە